لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین بۆ جارێکی دیکە بە یارمەتی خی گەورە شانەوەکارانم بووینۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بە ئومێدیەوەی پەیامیم جارشمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆژ لەگەڵ کامێرمانی یاوکارم یاوە جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیان دەمانەوێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی ئەگەر قەیرانەکانی هەرێمی کوردستان بەردەوام بێت چی چاوەڕوانی ئەم میلەتە دەکات ئەگەر خەڵک ژیانی ئاوە لە نەهامەتیدا بێت ژیانی خەڵک بەرەو چه ئاراستەیەک دەڕوات ئەگەڵ خەڵک ئاوا بێکار و بێئیش بێت خەڵک لە کۆتاییدا بڕیارێکی ئەدات و چه چارەنووسێک چاوەڕێی ئەم خەڵکە دەکات لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسیارانە تاوتوێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون بەردەوامبوونی قەیرانەکانی هەرێمی کوردستان چاوەڕوانی چی لێ دەکرێت ڕێککەوتنیی باش بکرێ خەڵکە ئارام دەبێتەوە چاکسازیش بە کەسی نەخوێنەوار و گەندەڵ ناکرێت سەروەتی ئەم خاکە بگەڕێتەوە بۆ میلەت قەنەعاتکە من وەکو خۆم سەبیرم کردوەوە نەوە چۆن بکڕم بۆ دەستا ئاین تۆ لە ماڵەوە کە باوکە بە قسەی نەکردی شتێکە پێوت کە پێوت بۆ نمونە فلانشتم بۆ کە باوکە بە قسەی نەکردی چی ئەەکەی وڵاتەکەمان ئێشتا نەگەشتووە بەوەی مەعاشی فەرمانبەرانی خۆی دابین کە داوای سربەخۆیی دەدات دایم هەموو دەسەڵاتی میلەت تاقیەکاتەوە چونکە دوژمنی دەسەڵات میلەتەکە خۆیەتی بەردەوامبوونی قەیرانەکانی هەرێمی کوردستان چی لێ چاوەڕوان نەکرێ ژیانی خەڵک بەرەوکوێ ئەبە ئەگەر ئاوا بەردەوام بێت لە بەرەو خراپتر دەڕەوە بەرەو خراپتر دەڕەوە ئەوە بەرەو باشی ناڕەوە خەڵکە هەمووی مەعاش نییە و کەسابەت نییە هیچ کەسابەتێک نەماوە هیچ وەزەکە باش نییە خەڵک چاوەڕوانی چی لێ دەکرێت خەڵک بڕیارێکیدا لە کۆتاییدا ئەگەر هەر ئاوا ژیانی پڕ لە نەهامەتی بێت ئەوە دەبێت خەڵک بڕیار بدە منەوەکو شخص خۆم ناتوانم بڕیار لە واتی خەڵک بدە یەکێکی لەو خەڵکانە بڕیارێت چی ئەگەر ئاوا بەردەوام بێم قەیرانە یاریکراو نیە زیارێ ناتوانم پێش عەدەسکەوە پێش وازەکان کەوی جارە نابێ دارێ وازەکان ڕوون نییە هیچ شتێک خەڵ بەرچای خەڵک ڕوون نییە ڕوشاندەمەوە لە گۆڕەیە هیچ بەگان ناتەوانە چی چاوەڕوانی داهاتوی ئەم خەڵکە ئەکا وڵا بەرەو باش بوون نییە خراپی چارەسەر چییە چۆن چارەسەر ئەم دۆخە ئەکرێت بە چی ئەکرێت هیچ بەکان کۆبوونەوەیکی باش بکرێ و وازەکان هەموو کۆبوون دانیشتێکی ڕێککەوتنیی باش بکرێ خەڵکە ئارام دەبێتەوە بەردەوامبوونی ئەم قەیرانانەی هەرێمی کوردستان ئەنجامەکەی بەرەوکوێ ئەچێت بەرەو کاولکاریە ڕۆ دڵنیاش بن هەموو شتێ لە باریچیا بچێ بەڵام زوڵم و سەم لە ئەسووریا قرتێ سپاس ئومێدی زۆریش بێ ئومێدین تەواو بە تەماشی 27 ساڵ 28 ساڵ سەدام 30 ساڵ کردی وەگەمانی نەکرد تاوەتی لە هەموو شتێ بێ ئومێد بووین چی چاوەڕوانی ژیان و گوزەرانی ئەم خەڵکە ئەکا وەکو سووریا مالێ سلێمانیە بێ بە حەلەب بە هەندێکی نزیکیشە چونکە ئەمان من لایەن بۆ چاکسازی و دەردی دکتۆر یوسفتی چاکسازیش بە کەسی نەخوێنەوار و گەندەڵ ناکرێ ئەبێ بە حەلەب سلێمانی چارەسەر چییە بۆی کە نەگەینە حەلەب نییە چارەسەر نییە چونکە چارەسەر بەدەست کەسی گەندەڵ و دز و مافیاوە چارەسەر نییە ئەبەتیان نیە ئەوان چاکسازی بکەن نیەتی چاکسازی ئەم کردە لە ماوەی سەعاتێک هاتووان چاکسازی بکەن پەرلەمان کاراکاتەوە چاودێری حکومەتکە تۆ گەورەترین دامەزراوت لە کار کەوتووە ئەوانش بارەزی خۆیان تەخشان و پەخشانەکەن نە پەرلەمانی هەیە چاودێری حکومەتکە و نە حکومەتێکی باشمانەیە نە کەسی دڵسۆزماوە ئەنجام وەکو حەلەبی لە سلێمانی دەوامبوونی ئەم قەیرانانەی هەرێمی کوردستان چی لێ چاوەڕوان نەکرێ ئەنجامەکەی چی دەبێت ئەنجامەکەی وەڵا بم شەوە بڕوا هیچ باش نابێت یەکتر قبوڵ نەکردن زۆر مشکیلەیە ئەنجامەکەی چی وە بڕای تۆ ئەنجامەکەی ئەگەر ئاوا بڕوا گەورە
ئەبێ لێبوردنی هەبێ قسەی بچووک قبولکە بە یەکتر تاوەکەری یەکتر بن کێشەکان بەم شێوە بڕە قەیرانەکە قوڵتر دەبێتن. چاوەڕوانی ژیان و داهاتووی ئەم خەڵکە ئێرەکە وڵای مەترسی زۆرە لەوەی کە گەورەکانمان وا بڵین چاوەڕوانیەوەیان لێ ناکرێت یەکتری قبولکەن تاوەکو و بارودۆخ بەرەو باشی بڕوە. ئەم یەکتر قبول نەکردنە ژیانی خەڵک بەرەو کوێ بە بەرەو ناخۆشی و نەهامەتیە بە. بەر لەوەی کار بگاتەوەی کە بەرەو ناخۆشی بڕوا ژیانی خەڵک پێویستمان بەچێت پێویستە چۆن چارەسەری بکەین؟ وڵای پێش هەموو شتێ بێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە لێبوردنمان هەبێ بەرامبەر بە یەک بگەڕێنەوە بۆ سەرچاوی دینی ئیسلام کە یەکتر قبولکردنە دەستپاکی نێتپاکی داهاتی وڵات و پارە و سەروەتی ئەم خاکە بگەڕێتەوە بۆ میلەت هەرێکێ بۆ خۆی نەبێ هەرێکێ بۆ گیرفانی خۆی نەبێ. بەردەوامبوونی قەیرانەکانی هەرێمی کوردستان چاوەڕوانی چی لێ دەکرێت؟ وڵی چاوەڕانی ئەوەی لەکرێت کە خەڵک بەرەو بێئومێدی بڕوا لە وڵات هەیە چکە تا قەیرانەکان بەردەوام بێ خەڵک بێئومێد دەبێت قەیران لە دوای قەیران زیاتر دەبێت. ژیانی خەڵک بەرەو کوێ ئەچێت؟ من ئێستا خەڵکی ئێرە نیم بەڵام سلێمانی بینیوە بازار زۆر کزە و زۆر بێباز. کوێ خۆ کوردی؟ خۆم کوردم خەڵکی کەرکووک. لەو کاتە کوردستانە بینی وەزعی چۆنە کەواتە چی چاوەڕوانی خەڵکەکرێت؟ وڵی نامەتی چاوەڕوانی خەڵکەکرێت چکە ئایندەی دیار نییە نازانێت دوای قەیرانەکە چی ڕوەدا. شار لەسەر خەڵک دروست بێت پێ دوایە قوبڵی ئەمە زعایەتر بکە؟ خەڵک تەحملەکە خەڵکی ئێمە فێر بووە تەحمل هەموو شتێککە تەحمل بێ ئاوی بێ کارەبایی تەحملی هەموو شتێککە ڕاهاتوە. ئەمە هۆکاری ئەوە نییە کە ئیتر ئەم قەیرانە دروست بووە؟ قەیرانەکان هۆکاری زۆرە تۆگە بگەڕێتەوە بە سەرەتای قەیرانەکان هۆکاری گەلێ زۆرە لە بەسیترین سەرەتاییترین شتی ژیانە لە وڵاتە بەرجەستە نییە بۆ تاکەکان لە ئاو بگرە لە کارەبا بگرە بەڵام خەڵکی ئەم وڵاتە ڕاهاتوە ئەبێ بژێ و ڕابێ و دەنگش ناکە. چۆن بتوانین بەر لەوەی ژیانی خەڵک بەرەو نەهامەتی زیاتر بڕوات بەر لەوەی گەل بڕیارێکی هەڵە بدات چارەسەری قەیرانەکان بکەین؟ وڵا ئەبێەوە دەستگایشی پلان هەبێ استراتیزی بێت پلانی ئەم وڵاتە داڕێژێ لەوێ سەرچاو بێ بەڵام لەم وڵاتە بڕیار بەدەستی 2 کەس و 3 کەس و 4 کەسە لەوە زیاتر نابێ عادەتەن ئەگە بڕیار بەدەستی خەڵکی کەم بوو شتەکان بە هەڵا ئەبردرێ ئەگە پرسی چەندێ پرس زیاتر بکەی ئیشەکان باشتر دەبێت. بەرەو پاشایەتی ڕوا وڵی ئەوەیان بووە خۆیان هەرە وڵی بۆ ناوە گەنجێک ئەگەر قەیرانەکانی هەرێمی کوردستان ئەوە بەردەوام بێت چاوەڕوانی چی لەم دۆخە ئاکرێت؟ وڵات وەکو خۆتانی وێنە بێت چاوەڕوانی بکەن هەمووی بچێ بۆ ئەوروپا وانە ئەجا ئەڵێن ئەم دیسەری هەڵاوەتەوانێ هەمووی ئێستا من خۆم بزانم کە لە دەیری ناوخۆ هەر هەمووی دەستی لە کار گەشاوەتەوە پۆلیسەکان وایە پۆلیسەکانی وەزارەتی ناوخۆ کە ڕەنگە موچێشان باش بێ بەڵێ هەمووی دەستی لە کار گەشاوەتەوەتی هەموویمانە چین بۆ ئەوێ ئایا بەچی ئایا پشی بۆ قایم کە گەشە سوارەکە وەرەگرێ بچێ بۆ ئەوروپا یەکوتێتی لێ هەرشێک لێ باشتر تاوکو لێرە لێو بێت. ئەنجام چاوەڕوانی چی لەم خەڵکە دەکرێت؟ چاوەڕوانی چی لە دۆخی و ژیانی خەڵکەکرێت؟ وەڵی چاوەڕوانی هیچی لێ ناکرێت هەتا دنیا ئاوا بێت چاوەڕوانی هیچ شتێکی لێ ناکرێت خراپترێ بێ باشتر نابێت هیچ شتێکی تر بۆی کار لە کار نەترازێت ژیانی خەڵک خراپتر نەبێت و هەروەها گەلیش بڕیارێکی هەڵە نەدات کە دوجار هەر گەل خۆی لێ زیانمەند دەبێ پێویستمان بە چییە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان؟ وڵی بۆ چارەسەرکردنەکە هەمووی بەدەست حکومەت خۆیەتی خۆی حکومەت دوای لە دنیا کرد و هەر خۆشێ دوانێت چاچیکاوانە ئێمە هیچ شتێکمان پێ ناکرێت وەکو خەڵک هیچ شتێکی پێ ناکرێت لەم کاتەیە ئەوەی کە پێ یەکری هەمووی ئەڕواتە دەروی وڵات یعنی هیچ شتێک بە ئێمە ناکرێت ناوەڵ ڕۆشتنی گەنجەکانمان بۆ ئەوروپا کارەساتێکی گەورە دروست ناکات بۆ مەسەلەی هاوسەرگیری بەتایبەت؟ وڵی لەم ڕۆژە دروستیەکات ئێستا هەنێ وڵاتی مەسەلەی هاوسەرگیریەکەی کەمترێ ئێستاش لێرە وای لاتۆ کەم بۆتەوانی مەسەلەی هاوسەرگیری هیچ شتێکی تیان نەماوە. بەردەوامبوونی قەیرانەکانی هەرێمی کوردستان چاوەڕوانی چی لێ دەکرێت؟ ڕێککەوتنیی باش بکرێ خەڵکە ئارام دەبێتەوە. چاکسازیش بە کەسی نەخوێنەوار و گەندەڵ ناکرێت سەروەتی ئەم خاکە بگەڕێتەوە بۆ میلەت. قەنەعاتکە من وەکو خۆم ئێستا بیرم کردوەوە نەوە چۆن بکڕم بۆ دیسان ئاین تۆ لە ماڵەوە کە باوکە بە قسەی نەکردی شتێکە پێوت کە پێوت بۆ نمونە فلانشتم بۆ کە باوکە بە قسەی نەکردی چی ئەەکەی؟ وڵاتەکەمان ئێشتا نەگەشتووە بەوەی مەعاشی فەرمانبەرانی خۆی دابین کە داوای سربەخۆیی ئەگات. دایم هەموو دەسەڵاتی میلەت تاقیەکاتەوە چونکە دوژمنی دەسەڵات میلەتەکە خۆیەتی.
ئەگەر ئاوە قەیران بەردەوام بێت چاوەڕوانی چی دەکرێت وڵی چاوەڕوانی هەموو شتێکی لێکرێت شتێوەکو چی لای وەکو بڵەنچی وەکو نان وەکو ئاو هەموو شتێکی لێکرێت خەڵک بەرەو قەیرانبوونە برسێتی بەڵێ برسێتی زۆر سەش برسێتی هەیە بەڵێ ئەگەر ئاوە بەردەوام بێت ژیانی خەڵکەکەتە چه ئاستێکەوە وڵای ئاسی نزم زۆر بەرەو نزمی ڕوە سە زۆر بەرەو نزمی ڕۆشتووە و ئەگەر ڕۆی بەرەو بازاڕیش ئاگاداری وەسعگابی ئەگەر خەڵک هەر ئاوە ژیانی بەرەو نەهامەتی زیاتر بڕوات چی چاوەڕوانی بڕیاری خەڵکەکرێت خەڵک چه بڕیارێت وڵای خەڵک گەشتۆ دەسەر لوتی واسەکەم گەشتۆ دەسەر لوتی بەس تۆزە نانگران بێت ئیتر خەڵک بەرەوەی نەڕوات ڕاپەڕی نەڕوات واسەکە ڕاپەڕین چارەسەرە بەڵێ بار لەوەی ئەم کارە ڕووبات و لەوانەیە ناڕۆن بڕوا ناگەم بڕۆن کێ ناڕوا ئەو سەرۆک و حکوومەت و بەر لەوەی ڕاپەڕینێک دروست بێت و خەڵکی هەژار و فەقیر بێتە قوربانی پێویستمان بە چییە چۆن چارەسەری قەیرانەکانی هەرێم بکەین خەڵکی زیرەک چی بکەن وڵی ئەو واز لەو خەڵکە بێنن کە زیرەکە بار چێتە سەر حکووم بۆنە وەکو دکتۆر یوسف هیچێکی کەسێکی باشە کەسێکی بڕوانامەیە کەسێکە دەستپاکە هەموو شتێکە باشی خۆی بکات نەک پەرلەمان داخرێت نەگەوە داخرێت نایڵن کارەکردنەوەی پەرلەمان و بەرقەرابوونی یاسا چارەسەری دۆخەکەیە بەڵێ لێسیا پێت وایە یاسا پەیڕەو ناکرێت ناوەڵە وەڵی قەیران لە دوای قەیران بەردەوامە هیچ چاوەڕوانیەکی لێ ناکرێت ئەجا نازانم بڵم چیانی قەیران وەزعێکی وای خۆڵقانووە وەزعێکی وای خۆڵقانووە هەرچی گەنجە بێزارە بێتاقەتە هیچی پارەی پێ نییە ئەم بازارە وەرە سیر کە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکان هەمووی قەیرانە ئەنجام دەکاتە چی گەر قەیران ئاوا بەردەوام بێت وەڵاهی شتەکان زۆرن ینی ئەنجامەکان زۆرن ینی هەندێک گەنج سەری خۆی هەڵەگرێ هەندێک گەنج ینی کۆتایی بە ژیانی خۆی هێنێ هەندێک گەنج کە تۆ پارە و پێنە بوو چیەکەی کۆتایی هێنان بە ژیان یاخود بە نمونە سەر هەڵگرتنی خۆت بەرە ئەوروپا ئەمە چارەسەری قەیرانەکانی هەرێمەکە یاخود قەیرانەکان قوڵترەکاتەوە بۆ خەڵک خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ دەسەڵاتی هیچ شتێکە نییە تۆ گەنجێکی دەسەڵاتی چی و هەیە ئاین تۆ لە ماڵەوە کە باوکە بە قسەی نەکردی شتێکە پێوت کە پێوت بۆ نمونە فلان شتم بۆ کە باوکە بە قسەی نەکردی چی ئەەکەی ناتوانانی هیچی بەرامبەر بکەی ئەوە ئەنجامەکەیەتی خەڵک چاوەڕوانی چی لێ دەکرێت ئەگەر فشاری زۆری بۆ بێت وەڵی وەکو پێم وتی ئاین زۆر کەسیش دەستی ناچێتە خۆی مەجبورە سەری خۆی هەڵگرێت مەجبورە بڕوە هەتا نانێک پیاکە بۆ خۆی ئەگەر نەشی توانی بڕۆ منە پارەی پێ نەبوو چاوەڕوانی چی لەم خەڵکە کرێت خەڵکم دوان دەبێت خەڵک زۆر بێزار و پڕە خۆی بێزاریەکە چییە بێزاریەکە ئەوەیە کەس پارەی پێ نییە ژیان نییە ئاین گەنجەکە بینی لەو بازاڕەیە بۆ نمونە ئیشێکەکە ئیشەکە بژێوی ژیانی خۆی پێدابین ناکرێت ئێکە بژێوی ژیانی خۆی پێدابین نەکرێت چی بکە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە پێویستمان بە چییە وەڵی پێویستمان بە یەکبوونە هەمومان ببین بە یەک ئەو پندێکی پێشینان هەیەڵێ برا لە پشت برابێ مەگەر قەزا لای خوابێ ئەگەر هەمومان یەک بگرین ئەنجامەکان بەرەو باشی ئەچن ئینشەڵا بەردەوامبوونی ئەم قەیرانانەی هەرێمی کوردستان چاوەڕوانی چی لێ دەکرێت ئەنجامەکەی چی دەبێت وەڵی قوربانجاوەکو بەردەوامی قەیرانەکان شتی زۆر خراپ بڕوێ یعنی نەبوونی بێ ئیشی و نەبوونی بێ کەسابەتی و بێپارەی شتێکی زۆر خراپ بەڕاستی من وەکو خۆم وەکو گەنج ێستا هیچی شێگم دەگەر پێشتر تەکسیم پێ بوو ئیتر لەبێ ئیشیا فرۆشت کە تەکسەکەم فرۆشتەوە هیچی شێگم هیچ تا چەند فشاری لەسەر تۆ دروست تا چەند ناڕەحەتی کردوین قوربانجان ئەزانی چۆنە فشار چۆن دروست ناکە ئێستا تۆ ئەگەر وەکو خۆ وەکو پەیام نێرێ مقابلەو کردبێ هەر مامۆسای مەکتەب لە خێزانەکەی جیا بێتەوە چۆن مشکلە دروست نابێت کە تۆ هیچی شێگە نەبێ هیچ کەسابەتێکە نەبێ یعنی پەنا بۆ شتی زۆر خراپە بێ تێگەی حاڵەتی جیابوونەوەی خاوسەرەکان حاڵەتی نەبوونی و بژێوی پارە پیاکردن هۆکاری زۆر زۆرە ئێستا نەبوونی بێکەسابەتی خەڵک چینی گەنج هەمووی سەری کردوێتە خاریج هەمووی ڕاو بە خاریج بۆن دەران دەروێت ئەمە چارەسەرە هیچ چارەسەرێکی نیست بەڕێی من شتێکی زۆر خراپە ئەگە هەر بەردەوام بێ خراپتری ژەبێت
ئەنجامی ئەم فشارەی خەڵک وەمە هەزاران کەسی وەکو دوی سەر ڕەنگە بێ ئیش بێت ئەنجامی ئەم فشارە دەکاتە چی چاوەڕوان لەم خەڵکە ئەکرێت لە بڕیاری ئەم خەڵکە ئەکرێت والله ئەبێ ئەمان بەڕاستی وەکو خۆیان بیرکەنەوە لەم قەیران وشتان ئەبێ چارەسەریگە نابێت تا سەروە نەگە چارەسەر نەکرا چارەسەر نەگەرایتر بەڕاستی شتێکی زۆر خراپە خراپتر ڕۆیە یعنی ئێستا تۆ جینی چیلێکی وەکو ئێمەی گەنج وڵا دەبا بڕێەوە ئەگەر نەیبێن بەڕێ ئێمە بڕۆین هەمومان ئایا باشە بێت من پرسیار لە تۆ ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوەی کە توانای نییە بڕات ئەوەی کە توانای نەبڕارێکی دروست بات لە ئەنجامە چی لێ چاوەڕوان دەکرێت کە فشاری زۆری بۆ بێت هەنێ و کەسانەی کە توانایان لێ بڕۆن والله هەر لە ماڵەدا نیشن کەسیبن بێ ئیش و بێکار یعنی نابێت قەنەعات کە من وەکو خۆم ێستا بیرم کردوەوە نەوە چۆن بکڕمەوە دستا ینی بەڕاستی ئەمە زەنداری بەڵێ نە کارەبا هەیە نە ئاو هەیە هیچ شتێ نییە نازانین چی بەڕاستی هیچ ژیانێ نییە ینی بەڕاستی داواکارم لە حکوومەت بەخۆیان بچێتەوە ئەمانە چەنە چەنابێت من تقریبا 32 ساڵە بەڵێ دوو مناڵیشم لەم 32 ساڵە چەندێکی ژیانە بەخۆشی بردە لەسەر وڵایی باوەڕ ناگەم هیچ خۆشێکم بینی با بەڵگەیشەوە ینی هیچ خۆشی نییە هیچ بۆ چارەسەرکردنی قەیرانەکان پێویستمان بە چییە؟ وڵای پێویستمان بەوەیە هەلی کار دروستکەن هەلی کار دروستکەن کۆمەڵە سەرمایەدارمانەیە بەڕاستی خۆیان عەرزەکەن لە دەروی وڵات بەڕاستیەوە غەڵەتە با لە وڵاتەکەی خۆمان پرۆژە دروستکە ئێستا من وەکو خۆ وەکو گەنج ژانی گەنجی ترە بینم بەسەیم پێایەتەوە بەڕاستی سێرگا بەقەبایە لەسەر جادە نابینی ئەبینێ پارەکە ینی ئەوانە ئیش نییە کە سابەت نییە سیرەکەی ئاسی لە شەڕەیەگە بینێ کۆیەکاتەوە ئەوە کەی وڵاتەکەی ژیانە تێگەی بە خۆم ێستا وەکو خۆم پەنام بردەوە بۆ خارج لێتان ناشارمەوە منی ژێڵمەوە بڕۆ یعنی هەمووی ژێڵە گاگە ئەو کەی وڵات چۆن وابرێ بڕێەوە حیزب حیزبێنە و کوتل کوتلێنە و پارەکە ئێستا من هەزارەها گەنج ناسم لە وڵاتە بۆ بە حەجی شعبی ئەخر داوەشی نییە بۆ حکوومەتی خۆمان گەنجی کوردستان بێ بە عرب بێ بە حەجی شعبی معاشی باتێ حەجی شعبی کە لەوانەیە خۆم بە پێشبەگاری تعینم ناکەن بە بەڵگەوەی لە ڕووی هەموو کامێرەکە داواکە بخۆم خەم بەر فیشەکی پێشمەرگایەتی نامکەن ئەڵێ بڕۆ تۆ چی حیزبێکی با هاوکاری وکەن پشگیری وکەن هەزارەها گەنج من خۆم خەڵکی پێنجێنم هەموو پێنجێنێمە بۆ بە حەجی شعبی جێشی عێراقی ئێمە داوەشی نییە بە حکوومەتی کوردی ئەمە وڵات داوا بڕێ گەنجێکی خۆمە پارەی ئەم پێڕێ مۆلیدەی کارەبای پێ نەبێت پارەی بەرمیلە نەوتی پێ نەبێت لەم هاوینە ئیتر وڵاتی چییە بن بڕێەوە پێم ناڵێکی وڵاتی با بڕێ چی با بڕێ نابێ هەنی داواکارم بەخۆیانە بچنەوە میلەت زۆر برسیەتی میلەت دێستا داواکارە زمانی زوو بگەڕێتەوە ئەو زمانی کە سەدام لەسەر حکووم ئەوە داوەشی نییە بە حکوومەتی خۆ چاوەڕێکیان لێک ئەم قەیرانانەی هەرێمی کوردستان ئەگەر بەردەوام بێ چی چاوەڕوانی لێ دەکرێت ئەنجامەکەی ئەکاتە چی وەڵی ئاوەدە پێشمێنەوە نافرۆجێ باشە ئەم قەیرانانەی هەرێمی کوردستان تا چەند تۆی نیگەران کردووە تا چەند بێتاقەتی کردی تا چەند کاری لە بژێوی ژیانی تۆ کردووە وەڵاو بێتاقەتم قەسەم بەخوا چی بکەم زۆر بێتاقەتم چاوەڕوانی چی لەم وەزع دەکرێت وڵی چاوانەیە ئەوە عەزەکە باشکم باش بێ یان باش بێ یان خراپێ بۆچی خراپێ گورە ئەوەدە مەعاش نییەوەتر بۆبنەی ئینۆ خەرگە قورگم دەریە هاوار کردووە ئەڵەوەڵا چەند پایاکە لێرە بەخوا ئەگەر بازار بووە 30,000 20,000 40,000 فرێچیت ئەڵەوەڵا موچەت نییە لە حکوومەتە تاعی نەبووی نەوەڵا بەردەوامبوونی قەیرانەکانی هەرێمی کوردستان چاوەڕوانی چی لێ دەکرێت ڕێککەوتنیی باش بکرێت خەڵکە ئارام دەبێتەوە چاکسازیش بە کەسی نەخوێنەوار و گەندەڵ ناکرێت سەروەتی ئەم خاکە بگەڕێتەوە بۆ میلەت قەنەعات کە من وەکو خۆم ێستا بیرم کردوەوە نەوە چۆن بکڕمەوە دستا ئاین تۆ لە ماڵەوە کە باوکە بە قسەی نەکردی شتێکە پێوت کە پێوت بۆ نمونە فلانشتم بۆ کە باوکە بە قسەی نەکردی چی ئەەکەی وڵاتەکەمان ئێشتا نەگەشتووە بەوەی مەعاشی فەرمانبەرانی خۆی دابین کە داوای سربەخۆیی یەگە دایم هەموو دەسەڵاتی میلەت تاقیەکاتەوە چونکە دوژمنی دەسەڵات میلەتەکە خۆیەتی بەردەوامبوونی قەیرانەکانی هەرێمی کوردستان چی لە چاوەڕوانەکرێ ئەنجامەکەی ئەکاتە چی
وڵا ئەنجامەکەی بەرەو خراپترە چی ئاوا برە هەرچی قەیران یەک لەسەرێک وە دوایەکایەت و تاو هیچکە کارەبا ئاو مەعاش لەسەر هەمیەوە بۆستێ ئیتر ئەنواعی تر نەوتە فرۆشین ئێستا هێشتا کەس نەوتی پاری وەرنەگرتووە ئیتر قەیران لەمە زیاترە بێت چی بێ داوای سەربەخۆی و داوای وڵاتی شەکەی وڵاتەکەمان ئێشتا نەگەشتووە بەوەی مەعاشی فەرمانبەرانی خۆی دابین کە داوای سەربەخۆی یەگە پەرلەمانی خۆی داخستووە چۆ داوای پەرلەمان داوای یارمەتی لە پەرلەمانی ئەوروپاکە ئیتر لەمە وڵات نەکبەتی تر چی بێت ڕۆژ بە ڕۆژ پۆل بە پۆل لە باخیرەیە و لەینا خەڵکە ڕوا بۆ ئەوروپا گەنجی تیانەما شارەکە ئیشی تیانەما ئیتر وڵات ئەبێت چی بێ ئەبێت کاولتر چی بێ هەرەوەی ئەژین و تاو تەنێگەنم بە 200,000 بۆ ئێستا بۆ 500,000 هەر لە خۆی وەشتی تر وردە وردە نازانم کاو لەوێ هیچکە باشە ژیانی خەڵک بەرەو کوێ ئەچێت ئەکاتە چی ئەگەر ئەوە بەردەوام بێ بە تاشید بەرەو خراپتر بەرەو لە ناوچوون بەرەو ڕۆشتن بەرەو نەمانی گەنج بەرەو بێڕەحمی ئیتر بەرەو کاول بوون لەوانە زیاتر هیچکی تیان نبینم من هەر وڵاتێ بەڕنامەی تیابێ نەخشە کێشانی تیابێ تەختیت ژێرخانەی ئابووری هەبێ ئەتوانێ هەموو شتێ بکە بۆ لەبەرەوەی ئابووریەکەی بەقووەتە بەڵام من ئەم شعرەتان بۆ ئەڵێم بزانن چۆنە وەها تێ نەگەن چاومان شکاوە کوشتن و بڕین دایم بۆ پیاوە لە ناو دۆشەکە کەی حەقسنراوە میلەت بەتینە عەزمی نانەوێ لە تووفەتیکەی حقوقی ئەوێ من ڕەنگی سوورم بۆیە خۆش ئەوێ مژدەی شەفەقی لێ دەرەکەوێت بەردەوامبوونی قەیرانەکانی هەرێمی کوردستان چی لە چاوەڕوان دەکرێت خۆی قەیران کە بەردەوام بوو واتە شتێکی باشی لە چاوەڕوان ناگرێت تو ئێستا نەبینیت داهاتوش هەر نابینیت کەواتە ئەگەر ئێستا بەم حاڵە بڕوات باش نابێت چونکە تۆ ئێستا کە نەتوانی بەرنامەت نەبێ بۆ چاکبوون واتە سبێنێش هەر بە خراپە بینیت بەردەوامبوونی قەیرانەکان دەکاتە چی ئەنجامەکەی چی دەبێت وەزی خەڵک خراپە بێت چونکە تۆ قەیران زۆربەی خەڵک لەسەر ئەم باریدارایە موچە نییە کە موچەش نەبوو خەڵک بازار نابوژێتەوە زایدەن ئەو مەشارعانی حکومت و بەعام بازار وەستاوە ئێستا بازار کە وەستاش ژیانی خەڵک باش نابێت چی چاوەڕوان لە خەڵکە کرێ خەڵک لە کۆتاییات چۆ بڕیارەکەدا ئەگەر ئاوا فشارەکان لەسەری زۆر بێ ئەگەر خەڵک هەر ئاوا بەبێ بەرنامە بێت هیچ چاوەڕێ ناکەێت ئەگەر بەرنامەیەکی باش دانەنێ و جارێکی تر بە خۆیان نەگەڕێت نەچێتەوە و جوان خۆی ڕێک نەخات ژیانی باشتر نابێت بەڵام ئەگەر جوان خۆی ڕێبخات ژیانی باشتر بێ ئەبێش باش بێت چونکە ژیان خۆی بە ڕێخستنە ژیان تا ڕێک خەیت جوان دراسی ئەو کەم و کوڕانە بکەیت کەم و کوڕەکان دەستنیشان بکەیت و خاڵی نزیک بۆ ئیشکردن ئەبێ خەڵک دەستنیشانیەوە بکە بە تایبەتی حیزبە سیاسیەکان ئەبێ ئیش بکەن چی بکەن مەسەلەن چی حیزبە سیاسیەکان ئەبێ بەرنامە حیزبە سیاسیەکان زیاتر خەڵک دی تێبگات کە بتوانێت ئەو ئەزمانی کە لە بەرنامەی حیزبە سیاسیەکانە هەیە دەستنیشان کە ئەبێ و کاتە خەڵکەکەش دوای ئەو بەرنامە سیاسیانە بکەیت ئەوەی میلەت بڕیارێکی هەڵە نەدات بۆی قەیرانەکان کۆتایی بێت پێویستان بە چییە میلەت بڕیاری هەڵندات هەموو کاتێک میلەت بڕیاری هەڵ نادات ئەوە حیزبە سیاسیەکانە بڕیاری هەڵیان ناوە بەڵام حیزبە سیاسیەکان ئێستا لە ئەنجامی تێنەگەیشتنی خۆیان خەڵکیان چاواشە کردو چونکە بەعامی کۆمەلگا هەموو کاتێک سەلیمە بەڵام ئەوەی کە ناسەلیمێکات ئەوەی کە خراپێکات حیزبە سیاسیەکانە بەردەوامبوونی قەیرانەکانی هەرێم چی لە چاوەڕوان نەکرێت قەیرانەی کە دروست کراوە وەڵا خۆ دیارە ئیتر خۆ ئەو قەیران وشتانەی کە دروستیان کردووە هەندێکی دروست کراوە هەندێکیشی تر هاتۆتە پێشەوە هەروە ژەمێنێتوانێت تا ئەوەزە هەر ئاوا بێ تۆ خەڵکی چی بکە چاوەڕوان لە ژیانی خەڵکە کرێت ژیانی خەڵک بەرەو کوێ ڕوا ئەزانین چییە خۆ تۆ خەڵک خۆی ئەزانێ هەموو کەس بۆڵەیەتی ئەچێ لای دەسەڵاتدار هەموو یەر بۆڵەیانە هەمووی قسەیەکە بەڵام خۆ چاک بیانوێت چاکرێ بەڵام چاک ناکرێت چاک ناکرێت لەبەرەوە خەڵک بۆ خۆی وەکو پێم وتی خەڵک هەر قسەیەکە هەر بۆڵی هەیە چاکیش ناکرێت بێ خەڵک چی بکە زانین چی خۆی هەموو دەسەڵات یەکوام دەسەڵاتە لە هەموو دنیا زۆر دیموکراتیە سەیری میلەدا کە میلەت تاقیە کاتەوە کە زانی میلەت قسە ناکە کە میلەت بێدەنگە تاقیە کاتەوە بە شتێکی بچووک کە قسەی نەکرد بێدەنگ بوو ئیتر هەروە دەرەچێت هەموو دەسەڵات لە هەموو دنیای هەروانە بەدەست میلەتە میلەت
میلەت لە کۆتاییدا پێت وایە ئەم میلەتەی خۆمان چ بڕیارێک ئەدات هیچ بڕارێ نایە چکە میلەت دابش بۆ وەسە حیزبەکانە حیزبێکیش لێ پێشڕەوی خەڵکات یێتە پێشەوانە لەبەرەوە هەروە بێتەوە سایکۆلۆجەتی میلەتیان خوێندێتەوە ئەی تەبعاً سایکۆلۆژی میلەت ئەوان خۆیان نەزانن نوانێت چیەکەن وەکو پێم وتی دایم هەموو دەسەڵاتی میلەت تاقیەکاتەوە چونکە دوژمنی دەسەڵات میلەتەکە خۆیەتی تۆ گەر میلەتەکە قسە بکە لە میلەت بترسێوانە دەسەڵاتی ترێتە پێشەوە بەڕێکەوە ئەم قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان ئێستا بوونیان هەیە ئەگەر ئاوا بەردەوام بێت چی لێ چاوەڕوانەکرێ چاوەڕوانی چی لێەکەی وەڵاهی چاوەڕوانێکی لێ ناکرێت ناوەڵا چاوەڕوان چی لێ بکەن ئێمە ئەگەر قەیران بەردەوام بێ ژانی خەڵک بەرەو کوێ چێ وەڵا ژیان ماوە کامە ژیانە پیاوە هەیە نارە لە گیرفانیان لەو بازاڕا سڕێتەوە ئەوە دوکانە هەمووی داخانە کەسێک تیایی هینەکە بینایی تێ دەسەکەوێت ناوەڵا بلا ژیانەوە بڕا هیچ بەخۆشتە باشە میلەت چاوەڕوانێت چی لێ دەکرێت ئەگەر فشاری زۆری بۆ بێ ئەگەر ناڕەحەت بێت چاوەڕوانی چی لە میلەت دەکرێت وەڵام میلەت قڕکراوە بەسەرە هیچی پێ ناکرێت هیچ خۆ هەر ئەمانەی کە تۆی دینی خۆ میلەت دروستیانی کە قابل چی خۆمە فەرعەونیش هەر خەڵک دروستی کرد خەتای میلەت خۆیەتی ئاراشە دەمیلا خەتای ئەو میلەتەیە خەتای ئەوان دیە باشە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان پێویستمان بە چییە وەڵا چارەی چی بکەین ئەوە 25 ساڵی دینی هەر ئاوا نەدیۆ چۆنە ڕا ئەیتر بێ چاوەڕوان چی لێ بکەین چاوەڕوانی چی بکەین باشە ینی بۆ ئەوەی کە قەیرانەکان چارەسەر پێ پێویستمان بە چییە وەڵا نازانم بڵێن پێویستمان بە چی بێت ناوە پێویستمان بە چی بێت هەمووی ئەڵێ ئاش لە باسەری کرا و هەمووی نەقیلێ ڕاوزان کەسێکەکە بەحسی شتێ بکات باس هەمووی برسی و تونی و تا ئاوێن دەست خەڵک چاوەڕوانی چی لێ دەکرێت ئەگەر قەیران ئاوا بەردەوام بێت خەڵک چ بڕیارێک ئەدا لە کۆتاییدا چکم خەڵک ئەگەر ئەو نەفشاری بۆ بێت زەردەواڵە بۆ بچووکەی خۆی ئەگەر زۆری بۆ بینی پێت وایات خەڵک بڕیاری چێدا خەڵکە بێ بڕیاریەوە بە یەک جاریا هەمووی هەستێ بێتە سەر ئەو جادەیە داوای مافی خۆی بکە بچێتە سەر ئەو دەستگا حیزبیانە ئەو دەستگا ئەمنیانە یارمەتی ئەو خەڵکە بە یعنی نەبێتە ئەوەی کە جارانی پێشوو کرا و خەڵک کوژرا و خەڵک ڕاونرا و خەڵکین بۆ ئەبێ ئەم جارە هەمووی بە تێکڕای هەستێ نەک بە تەنیا چینێک و توێژێک و لایەنێک و حیزبێک نەک 5 کەس بچێتە ناو پەرلەمانەوە 5 تر لە ماڵەوە بێ نەک پەرلەمان داخرێ و ئێشتا داوای ماف و سەربەسی و ئازادی ئەم شتانە بکەین ئەنواعی تر ئەتر خەڵک بێ بە یەک جار هەستێ داوای مافی خۆی بکە یا بە یەک جار چۆڵیگەن بۆوە بەر لەوەی کار بگاتەوەی کە خوا نەخوازە تونوتیژی دروست بێت بەر لەوەی کار بگاتەوەی کە خوا نەخوازە مردن ڕووبا بەر لەوەی کار بگاتەوەی کە میلەت قەرارێ بە دوجار هەر خۆی زەرەمەندەتیایە پێویستمان بە چییە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان وڵی خۆی ئەمە هەزار جاریکە ئەم شتانە وتراوەتەوە خەڵک داوای گفتوگۆکە لایەنەکان داوای گفتوگۆکەن داوای ڕاشکاوانە قسە بکەن لەگەڵ هەیەکە لەگەڵ ێکا ڕێبکەونمانە ئەمە هەزار جاریکە دروست کراوەتەوە هەزار جاریکەش دانیشراون کۆبوونەوەکەن لە پێناوی ئەوەی کە کاتی کە کۆبوونەوەکەیان لەسەر چی بێ ئەم شتانە کۆن بوو بۆ خەڵک ئەم شتانە کۆن بوو بۆ خەڵک یا یەک جار دانیشن هەمووی بەیەکەوە بڵێن ئەمە وەزعی میلەتەکەی ئەمە وەزعی حاڵەکەی وڵاتەکەمان و کوردستانەکەمان ئاوایە یا یەک جار کاکەی جانی ئەلانە بکەن بۆ خەڵکە بڵێ ئێمە نابین بە ساحێبی ئێوە ئێمە هیچ شتێکمان پێ ناکرێ بۆ ئێوە خۆتان ئازاد بن خەڵک پێیان وایە پێویستە نێوماڵی کوردی یەک بخرێت لایەنە سیاسەکان ڕێک بکەون دەسەڵاتیش گوێ لە داواکاری خەڵک بگرێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە ئێمە هیوادارین دۆخی چەقبەستووی هەرێمی کوردستان قەیرانەکان کۆتایی بێت نە قەیران زیا بکرێت هیوادارین قەیران بە قەیران چارەسەر نەکرێت بەڵکو قەیرانەکان بنەبڕ بکرێت و ئەو داهات و سامانەی کە لە هەرێمی کوردستانە خوای گەورە بەخشیوەتی بە میلەتە بە یەکسانی بەسەر هاوڵاتیانە دابەش بکرێت و عەدالەت لە هەرێمی کوردستانە بەرجەسە بکرێت تاکو هەز بکەین لە هەرێمێکدا دەژین ژیانمان پڕیەتی لە خۆشی و بەرپرسەکانمان دڵسۆزن بۆمان و خەمخۆرن بۆمان نەک بەرپرسەکانمان ئێمە وەکو مێوش دەگوشن و تەنها تڵپەکەمان دێڵنەوە ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە تا پەیامێکی دیکە هەموو لە یەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لە یەکمان بێت